لەگەڵ بارینی بەفردا ناوچە شاخاویەکان خەڵکێکی زۆر ڕووی تێدەکەن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە ناو بەفردا. برادۆستیش ناوچەیەکی شاخاویە و چەندین شوێنی هەیە کە گەشتیاران سەردانی دەکەن لە وەرزی زستاندا، وەک حەسەنبەگ و گۆشینە و بەربزین و خواکوڕک. لای چیای بربزین ئەمانە شوێنێکی یەکجار دڕفێنن، یان لە بۆ هەرجەوە کەش خاستن جەوی بەفربارینە لەگەڵ هاوڕێکانە دیان ڕسمگرتنە. بەڕای من یعنی گەشتیاری بە زۆری لە وەرزی زستانە خۆشترە، خەڵک زیاتر سەردان دەکە ئیش بەهۆی بەفربارینەکەوە زیاتر. دەڤەری برادۆستیش یەکجار یعنی شوێنێکی زۆر خۆشە، بەس شوێنێکی زۆر خۆشە بەس لە ڕووی ڕێگەوبانەوە ناوەڵڵا. ئەو گەشتیارانەی ڕوویان لە ناوچەی برادۆست کردووە زیاتر لە 3 کاتژمێر ڕێگەیان بڕیوە بۆ ئەوەی کاتێکی خۆش لەم سنوورە بەڕێ بکەن لەگەڵ بەفر و جەوە ساردەکەی و دیمەنی جوانی ئەو ناوچەیە وێنەی یادگاری بگرن. وەختێکی خۆشە و بەفرەباری منتیقامە مەشهورە کە منتیقەکە بەفریە بارانیە. منتیقا برادۆست خۆشترین جێ لێ بۆ سیاحەت و بۆەوە لەگەڵ کۆمەڵە هاوڕێ و هاو سۆز و هاو خزمی خۆمان هاتین سەردانی دەڤەری برادۆستمان کرد کە دەڤەرێکە بەوە ناسراوە لە سەرەتای هاتنی وەرزی زستانەوە بەفری لێ دەبارێت و بەخۆشتە نەزانەوە مانجی 12 دەبین بەفرێکەوە دەباریەوە لەگەڵ هاوڕیانش زۆرێکی خۆشمان بەڕێ کردووە الحەمدولیلا ئەوڕۆکە. شەڕە بەفرێتکن جەوەکی زۆری خۆشە. سپاسی گەلی کوردستان کە لە هەموو جای حازرە ئەو شەڕە بەفرە و جەوە خۆشەی تگوێزیتەوە بۆ بینەرە گەلی کوردستان. ئەگەرچی ئەم ناوچەیە ناوچەیەکی گەشتیاریە و خەڵکێکی زۆر سەردانی دەکەن بە مەبەستی گەشتکردن، لەگەڵ ئەوەشدا ئەو گەشتیارانەی کە ڕوو لەم ناوچەیە دەکەن نیگەرانن لەوەی کە هیچ خزمەتگوزاریەک لەم سنوورەدا بۆ گەشتیاران نەکراوە کە کاتێک سەردانی دەکەن سوودی لێوەرگرن. وڵات برادۆستی گەلی کوردستان، دەڤەری برادۆست.